لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وفهما في الدين. اللهم اجعلنا للمتقين إماما. خۆشەویستان لە بەرنامەیەک نوێ بەرنامەی پێشەنگبوون وەکو سەرەتای هەموو بەرنامەکاندا بەبیهێنانەوەیەکی کورت کە ئەم بەرنامەیە تایبەتە بەوەی چۆن دەتوانی کەسێکی پێشەنگ خاوەن پێیام خاوەندیت کە سوودی هەبێ لە بۆ کۆمەڵگا، سوودی هەبێ لە بۆ دنیا و لە بۆ دوا ڕۆژدا. چونکە ئەم سەردەمەوەکو باسمان کرد کە چەندەها کۆمەڵە کەسێکی بۆشیان دروست کردیە کتیانە پێشەنگی خەڵک کە ئەگەر بێت و تەمەشا گۆرانی بێژێک بکەین یان تەمەشا ممەثیلێک بکەین یان تۆمەشا کە دەبین لەسەر ئەساسی شتێکە. ڕاستە لەوانەیە لەو بوارە شتێکی پێشکەش کردی بەڵام ئایا خەڵک بیکاتە چاو ساغی کۆی لە ژیاندا تەمەشای بکاتێ زلکێک لەبەر دەکات چی دەڵێ و چی ناڵێ خەڵک چاوی لێ بکاتەوە. لەم بوارەدا بەڕاستی ئەم زۆرە کەسانە کە بەڕاستی کاریگەرێکی خراپ و کاریگەریەکی نێگەتیڤیان هەیە لەسەر کۆمەڵگادا. وەکو باسمان کردیە لە بەرنامەکانماندا کە هەتا ئێستا کاتاکو ئێستاکە 81 بەرنامەی چارەیجی تاکو و بیسخوڵەچیمان کردیە لەسەر چۆنیەتی پێشەنگ بوون کە هەموو بەرنامەکەمان لەسەر ئەوەی ڕاوەستا ئایا ئەو بنچینانە چین یان ئەو بنەمایانە چین دەتوانین کە کەسێکی پێشەنگ دروست بکەین. هەتاکو ئێستا کە باسی چوار بنەمای سەرەکیمان کرد یا هەر یەک لەو بنەمایانەش چەند خاڵێک دەگرێتەوە. وەکو باسی بنەمای ئیمانیەکانمان کرد کە بەهایەکان کە گرنگیدەن بە بەهای ئینجا بەهایەکانیشمان کردە پێنج خاڵ ئیمانیەکان و نەفسیەکان و ئەخلاقی ڕەوشتی و هەروە ئەزمموی و هەروە بەخشیندا. لە پاش هاتینە سەر دووەم خاڵدا باسی پلانمان کرد کە بە شێوەیەکی گشتی کە لە بنچینەی سەرکەوتنی کەسێکی پێشەنگ دەتوانین کەسێکی پێشەنگ کە خاوەن پێیان و خاوەندی دروست بکەین کە پلانە هەبی کە پلانی هەبی پلانێکی لە بوالە و بوارێکە دەدەوێت تێدا بدە پێشەنگ ئامانجی هەبی هەروە پلەبەندی هەبی لە ئامانجەکانی هەروە هاوسەنجی هەبی تەوازی هەبی هەروە ڕۆشنبیری و سامان گوتمان پلانی هەبی. لە پاش هاتینە سەر بنچینەیەشتر کە پەیوەندیەکانی خۆی لەگەر خودی خۆی پەیوەندیەکانی لەگەر خەڵک هەروە پەیوەندیەکانی لەگەر ئەو کەسانەی کە قوانێ هێزیانە دەسەڵاتیانێ هەو پەیوەندی لەگەر دۆستەکان هەو پەیوەندی لەگەر ڕکابەرەکان و دژمنەکان بە شێوە بدێکە. ئەوانەشمان هەم باس کرد کە لە بەرنامەی هەشتا باسی بنچینەیەشترمان کرد کە بنچینەی مەهارات بنچینەی لێهاتووی کە لە 75 باسمان کرد کە لە پاشەوە هاتینا لە بەرنامەی هەشتاویەک باسی کە لێهاتووی کارژێڕیمان کرد. لێهاتوویش کە باسمان کردمانە چەند بەشێک لێهاتووی لە بەڕێوەبردن لە بەڕێوەبەرنیسی خود هەروە لێهاتووی کارژێڕی لێهاتووی کاریگەری لێهاتووی لە ڕووی گەشەکردن و تەنمیەدا لێهاتووی لە ڕووی بەرهەم و بەخشیندا. وەکو ئانەش دەین کاتاکو ئێستاکەوەکەی باسمان کردێ کە بریتی بوو لە بەڕێوەبردنی خود ئینسان چۆن دەتوانی خودی خۆی بەڕێوە بە کە یەک لەو شتانە زۆر کە پێمان لەسەدا کرد کە بریتە لەوەی بەڕێوەبردنی خود کە بەڕێوەبردننی هەڵسوکەوتەکانی خۆی ئینفعالاتەکانی خۆی هەرەوە بەڕێوەبردنی کاتی خۆی کە بە شێوەیەک لە شێوەکان کەڕێکی بخە. لە پاشەوەی هاتینە سەر خاڵێکی تر کە لە لێهاتووی کارژێڕی کە پێویستە ئەو کەسەی دەمانهەیە کەسێکی پێشەنگ و لێهاتووبی کاریگەرێکی تەواوی هەبی لەسەر کۆمەڵگا جێپەنجەی دیاروی کە پێویستە ئەم کەسێ لە ڕووی کارژێڕی کەسێکی بەتوانابی. لە ڕووی کارژێڕیشمان کردە پێنج خاڵ کە تەنها تاکوی ئێستاکە لە بەرنامەی یەکەم تەنها باسی پلانمان کرد کە پلانیشدا چەند بەرنامەیەکمان لەسەر کردووە لە کە تقریبا لەوانەیە لە بەرنامەی بیستەم و ئەو بابەتانە بی کە باسی پلانمان کردیە بە تێر و تەسەری بۆیە لە بەرنامەی هەشتەمدا کەمێک باسی پلانمان کرد. لە پاشەوەی لێهاتوویشترمان هەیە لە کارژێڕی کە پێویستە ئەو کەسەی کە دەوێت کەسێکی پێشەنگی تۆکمە و چاکبی خاوە پەیامی کە تەنظیم ڕێخستندا کە ئەم زانست و زانیارێکی لەلابی کە دیارە بواری ڕێخستن بوارێکی ئیداریە بارێکی بەڕێوەبرنە بارێکی کارژێڕیە وەکو باز دەکرێت التەخطیط والتەنظیم کە ئینسان دووشت دەکات تەخطیط دەکات لە پاشەوەی تەنظیم دەکات
کە تەنزیمیشی کرد کەواتە تەوزیعی چ دەکات کە بۆ نمونە چەندەها زۆری تەنظیمانێ تەنظیمی مؤسسەمانێ تەنظیمی فەردیشمانێ تەنظیمی منزلیشمانێ ئەوە کەیمە بەڕاستی باسی دەکەین کە تەنظیمی فەردە تەنظیمی وەکو کەسێکی پێشەنگ یان کەسێک دەیهوێ مؤسسەکە مؤسسەیەکی پێشەنگ بێ ئەوە تەنظیمێکی تایبەتی خۆیان دەوڵەتەکەی دەوڵەتێکی پێشەنگ بێ ئەوەش بە هەمان شێوە دەبێت ڕێخستنێکی تۆکمەی هەبێ کاری دەوڵەت زۆر قورستە لەوەی کاری مؤسساتی بێن کاری ئەگەر بێت و کاری بەڕێوەبردنی منزل زۆر ئاسانتر لەوەی کەسێک مؤسسێکی گەور هەوە کاری بەڕێوەبردنی کە شخصیش کارەکە ئاسانترە هەر یەکەیان لەوە مەزایای خۆی هەیە ئینسان چۆن دەتوانێت دەوڵەتێکی پێشەنجی هەبێت چۆن دەتوانانی مؤسسێکی پێشەنجی بێت چۆن دەتوانانی کە خانەوادەیەکی پێشەنگ بی یان کەسێکی پێشەنگ بی هەمووی پێکەوە ڕەبتە کە تۆ کەسێکی پێشەنگە دروست کرد دەتوانی خانوویەکی پێشەنگ دروست بکەی باڵێن خێزانێکی پێشەنگ دروست کە خێزانێکی پێشەنگ دروست کۆمەلگایەکی پێشەنگ دروست کە کۆمەلگایەکی پێشەنگ دروست کە وڵاتێکی پێشەنگ دروست بکەیت کە وڵاتێکی پێشەنگ دروست بکاتە جیهانیش بەرەو پێشەنگ بوون دەڕوە هەمووی ئەمە سیلسیلەیە پێکەوە ڕەبتە بۆ یە کاتێک ئێمە تەنظیمی شخصی بریتە لە کردارێکی دابەشکردنی کارەکانە بریتە لە چێ ئەگەر بێت و تەنظیمی شخصی بریتە لە کردارێکی چی کردارێکە لە دابەشکردنی کارەکانە باشە وە تەرتیبوها کە دابەش دەکەی کە ڕێکیشی دێخی باشە ڕێخستنیەکی لە بۆ دەکەی وە ئیدارەتەها هەروەها دە ئیدارەشی بەڕێوەی دەبەی چێ بشکلین فعال بە شێوەیەکی ڕێکوپێک نمونەیەکی بینەوە لەسەر ئەوەی کە کەسێک مەکتەبەیەکی هەیە کتێبەکانی تێکەڵە ئەوە ئینگلیزیە و لغەی عەرەبیە بۆ نمونە لە زماندا ئەوە لغەی کوردیە و لغەی فەڕەنسیە ئەگەر بێت و هەمووی تێکەڵ بکە کاتێک دەوێت کتابێک ببینتەوە ئەگەر بێت و ڕێکی نەخێنێ خست ئەو مەکتەبەیە بۆ ئەو یەک کتاب ببینتەوە کە چەند وەختی دەوێت ئەگەر بێت و ڕێکی نێخست بێ بەڵام ئەگەر بێت و هاتوی ڕەفەکانی ڕەفی یەکەم دەستە ڕاستمان هەیە دەستە چەپمان هەیە لە پاشەوەی ناوەڕاستەکەمان هەیە لە پاشەوە یان سەرمان هەیە لە دوایەوەی بابرین ڕێزی یەکەم ڕیزی دووەم ڕیزی سێم ڕیزی چارم بەو شێوەی دێتە خواری بە شێوەی ستونی بیان بە شێوەی بابرین بە شێوەیەکی کە ئوفوقی بی یان بە شێوەیەکی عامودی بی کە بە شێوەیەک دێ ئەم مەکتەبەیە تەصنیف دەکا وەکو کاتێک دەچێ مەکتەبەکان دەچی کە زۆر بە ئاسانی کتێبەکە لەو دەبینیتەوە کتێبەکەی توانین دەرێ ئەوە کاکە بابەتی جوغرافیای لەولایە بابەتی مێژووی لەولایە بابەتی وش بەڵام ئەگەر بێت و هەمووی تێکەڵ بکە فەوزای کەواتە پێچەوانەی ڕێخستن بریتە فەوزا هەڕەمەچی کە بەڕاستی ژیانی ئینسان تێک دەدا ژیانی ئینسان تێک دەدا ئینسانەکە هەموو وەختەکەی ضایع دەبی نازانی لە چ سەر بکە بۆیە کە ئێمە دەڵێن وەکو ئەو مەکتەبەیە ژیانی کەسێکی پێشەن کە بتوانی کارەکانی خۆی هەروەها بە شێوەیەکی جوان دابش بکە دابەشی سەرس دەکەن دابەشی سەر سەعات سەر ڕۆژەکانی سەر هەفتەکانی سەر مانگەکانی هەروە تەرتیبیش بکات تەرتیبێکی جوانیش بکە بزانێت ئەولەویاتیان بداتێ جیهانیان پێش جیهانیان ضروری ترە چونکە هەندێک کار هەیە ضروریە و خێرەیە ئینسان دەبێت زوو ئەو کارە جێبەجێ بکات و زوو جێبەجێ نەکا ئەو کاتێ لە کاتی خۆی نەکەی هیچ سوودی نییە کەواتە ئیدارەشی بکە چۆن بەڕێوە بە بۆیە تەنظیمی شخصی کارێکی ضروریە لە بۆچی لە بۆ سەرکەوتنی پێشەنگ ئەگەر بێت و کەسێکی پێشەنگ کارەکانی خۆی سەرنێخە بەڕاستی ئەوە دەبتە هۆی ئەوەی بۆی تەمەشا نوێژەکانی خۆمان دەکەین خی پرودەت تەنزیمێکی لە بۆ دانایە بەیانیان و نیوەڕۆ و عەسر و مەغریب و عیشا تەنزیمێکی کردیە تەرتیبێکی لە بۆ کردیە هەر یەکەشیان لە کاتی خۆیان هەر یەکێکیان لە وەختی و تەنزیمێک و بریتی ئەوە تەنزیمە بریتە ڕێخستنی نوێژەکاندا لە هەر یەکەچیان لە کاتی خۆیدا لە کاتی دیاریکراوی خۆی ئینسانەکە دەیکا هەروە لە هەفتەشدا خی گەورە ڕۆژێکی دانەی کە ئینسانەکان تێدا کۆ دەبن دەبینی ڕێخستنێک ئیلاهیە لە بۆ ئەوی تۆ بتوانی کە لە خوای پەروەردگار نێزیک ببیوە بۆیە زۆر ئێمە کە ئەگەر بێت و وەختەکانی بابرین ژانی خۆمان ڕێکنەیە خست زۆر جاروێ کەسێک دەڵێ بەڕاستی وەخت بە شێمناکە سەرنجام بریتێلەوەی کە لە ژیانیدا لەوانەیە بە شێوەیەکی تایبەت ڕێک نییە خستیە ڕۆژێک بزانی چ کاتێک بۆ نمونە کەسێک دەهوێت سەردانی خزم و کەسەکانی خۆی بکات ناکرێت سەردانی خزم و کەسەکان بە شێوەیەکی حەڕەمەچی بە شێوەیەکی تەرتیب کە هەفتێ جارێک دەیکەی پازە ڕۆژدارێک دەیکەی مانگێک جارێک دەیکەی ئایا دەیکێ دوو مانگ جارێک ئەم سەردانانە بە شێوەیەک دەکەی یان کۆمەڵە کەسێکمان هەیە کە لە شێوەیەک لێ شێوەکان کە تەرتیبێکی تریان لە بۆ کام سەردانانە هەیە یان هەر کاتێک دەتەوێت کە ئیشێک بکەی
بۆیە بەرنامەی لە بۆ دادنێ ڕێکی دێخەی بە چ شێوەیەک بێ بە چ شێوەیەک نەبێت کە کاتێک تەماشا دەکەی وەکو باسماکەین تەنظیمیش ئەگەر بێت و تەنظیم مؤسسەش بی بە هەمان شێوە تەنظیمی مؤسسەش کە تۆ دەتەوێت مؤسسەیەکی پێشەنگ دروست بکەی پێویستە ئەو مؤسسەیە هەیکەلی هەبی هەیکەلی چی هەیکەلی ئیداری ئەو هەیکەلی ئیداریە بریتە لە چی لە فەریقی عەمەل لەو کە تاکو بتوانی تۆ مەهامەکان و هەروەها کارەکان بە شێوەیەکی هاوسەنگ تەوزیع بکەی هاوسەنگ کە ڕێکیان بخەی بۆیە کە دەرێت ڕێخستن یعنی فەرز الأعمال على الأشخاص تۆ دێ ڕێخستن لە مواردی بەشەری دەکەی توانە مرۆیەکان دەکەی کە ڕێکی دەخی یان ڕێخستن لە توانە داراییەکان دەکەی یعنی زۆر جار هەیە ئێمە دەبینین شتەکە وجودی هەیە کە مادە هەیە پارە هەیە هەروە ئینسانەکان وجودیان هەیە بەڵام کەسێک دێ بە شێوەیەکی فەوضەوی ئیشەکە دەکات دەبینی دەبتۆ هۆی نەعەدالەتی دروست دەکات یعنی ئەو نەعەدالەتی ئێستا لەناو کۆمەڵگادا هەیە ئینجا ئەو نەعەدالەتە بوویتە هۆی دروستبوونی تەبەقەیەکی زۆر بەرز تەبەقەیەکی زۆر نوزم لەسەر ئەنجامی ئەو فەوزایەیە کە ئینسان دروستی کردیە کە دەرفەتی کار ناداتە هەموو کەس دەرفەتی کار هەموو ناداتە کەس تەنها دەرفەتی کار دەداتە هەندێک کەسێک کە بۆ نمونە ئەگەر بێت و تەماشا بکەین ئیستیسمارکردنی زەویدا کە کاتێک کەسێک زەوی وەرێ ئایا ئەو زەویانە چێوەری دەگرین لە پاشەوەی چۆن دەفرۆشێتەوە چۆن کاری بۆی فەوزایەکی دروست کردی ئەو فەوزایە زاروێ دەبتە هۆی کوشتنی ئینسانەکان کاتێک ئینسانەکان دێن ئەو فەوزایە کەەوە دیارە لەسەر ئەنجامی چێ لەسەر ئەنجامی ئەوە دروست بووە ئەم شتە دروست بووە بابرین خانیەک گیان بابرین شوقەیەک بە ناوی چەند کەسەیەکە سەر ئەنجامی فەوضایە چونکە بریتیە کە نەقص هەیە لە چی لە ڕێخستنیەکی دەستگایی مؤسسەسی کە نەهاتێ بە شێوەیەکی جوان فەرزی چ بکە فەرزی ئەو دابشکردنە بکە کە ئەو زەویە کە ئیفلانە ناکرێ برێتە فلان کەسیشدا بۆیە تەنظیمێکمان هەیە لە بەرەوبردنی مؤسسە تەنظیمێکی ڕسمیە کە لەسەر ئەساسی چیە لەسەر ئەساسی خەرائیتە لەسەر ئەو هەیەکی لی کە دەستگا هەیەی هەروە تەنظیمێکی ناڕسمیشمان هەیە لا يخضع أبدا للقوانين عند تنظيمێکی کە ئەو ناڕسمیەش کە هۆردووکی پێویستە کە تەنظیمێکی ڕسمیمان هەیە کە هایەکیل و تەنظیمە و هایەکیلەوە هەروە خەرائیتی کە نەخشەی بەڕێوەبردننی مؤسسەکەیە هەروەها هایەکیلەکەیتی کە پەیکەری ئەو مؤسسەیە لە پاشەوەی شتێکی ناڕسمیشمان هەیە کە بە هیچ شێوەیەکی قانونێک خۆی لە قانونەکە دەدەستەوە چونکە شێوەیەکی تەنظیمێکی چێ غێر ڕسمیە کە ئەو جانیبەیە کە یاسا نایگرتەوە ئەوەش لە بواری یاسایی چە بواری بابرین ئیداریدا کە لە بەڕێوەبردندا ئەو شتانە وجودیان هەیە گرنگترین شت لەو ئامرازانەی کە بتوانین کەسێک بتوانی ژیانی خۆی ڕێک بێخی کەسێکی پێشێک بتوانی ژیانی خۆی ڕێک بێخی کەوە دوو باسمان کرد پلانی هەبی پلانەکەی پێش ئەوەی کارەکە ئەنجامدا پلانێکی تۆکمین چونکە ئەمانە هەموو پێکەوە ڕەبتن کە ڕێخستن و پلان بەبێ یەکتر نابن پلانت هەیە ئەو پلانە چ دروست دەکا دەبی پلانەکەی خۆتدا ڕێک بێخی ئامانز دێ ئامانجەکان دەکێ فعل کە کاتێک دێ دەکێت چاڵاکی دەکێت کردەوە ئەو کردەوەی پێویستی بچیە ئەو کردەوەی پێویستە بە تەنظیمکردن هەیە کردەوەکان لە چ کاتێک دەکرێت لە چ شوێنێک دەکەی بە چ شێوەیەک دەکەی ئەولەویات لە بۆ کام کارە و کام کارینە کەواتە دەبی خۆت ئامادە بکەی شەوێک پێش ئەوەی کارەکە دەکەی بۆ نمونە سیمینارێکت هەیە یان وتارێکت هەیە یان چاوپێکەوتنێکت هەیە لەگەر کەسێکدا شەوێک پێش ئەوەی ئەو چاوپێکەوتنە بکەی بەڕاستی پێویستە خۆت لە بۆ ئامادە بکەی بۆ ئەوی بتوانی شتێکی جوان و شتێکی ڕێکوپێک دروست بکەی زۆر جاروێ تەلەفۆن لە بۆ دەکرێت سەعاتێکی دیوەرە کاکە مقابلە دەکەی ئەو جۆرە مقابلانە بەڕاستی کاریگەریانە تەنها بریتە پڕکردنەوەی وەقتدا جدول الوقت خشتەیەکی هەبی ئەو ئینسانە خشتەی لە بۆ ئەو کارە هەبی چ کارێکە چ کاتێکە کە پێویستە خشتەیەکی دیاریکراوی هەبی وەکو دەبی نوێژەکان تەوزیع کرایە باشە هەر یەکەشیان کاتی خۆی دیاری کراوە هەروەها پێویستە ئەو ڕۆژەکە کاتێک ئەو مەهامەتی ئەو کارەتی هەستە زوو بە زووی هەستن چونکە زوویش وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم بەرەکەتی تێدایە ئەو بەرەکەت دەبێتەوە هۆی ئەوەی ئینسانە بە نەشیطی ئیشەکانی خۆی دەکات کەواتە تۆ ڕێکت تێخست کارەکەی خۆت ڕێخست شەو ئامادەت کرد هەروەها لە پاشەوەی وەختەکە دیاری کرد لە پاشەوەی سبەینی زوو هەستای لە بۆ ئەوەی خۆت ئامادە بکەی و خۆت ئامادە بکەی بسی ئەو شوێنەدا لە دوایە بە
کە کاتێک ئەو ئیشانە دەکەی دەتەوێت شتێکوی ئەو مەلەفانەی کە لەگە خۆ دەوی بە شێوەیەکی ڕێک و پێک حەفزیان کە بە تەرتیب بزانە لە کوێن دەردانەیە لە کاتی پێویستە چ دەردەینی چ دەرناینی بۆ نمونە تۆ کە کاتێک سمینارێک تێ بزانە ئەو وەرەقانی بەکاردەهێنی چ کاتێک پێویستە چ کاتێک پێویستە مەلەفەکانت بە شێوەیەکی ڕێک و پێک ڕێک بێخا بزانە جیهانیان ئەو لەوان کە پێویستە باس بکەیت جیهانیە ئەگەر بێت و کاتەکە نەما پێویستە دەتوانی فەرامۆشی بکەیت لەو کاتە دەتوانی تۆ کارەکەی خۆتدا ڕێک بخەیدا هەروەها کە پێویستە ئەو عەمەلەی کە لە هەمووان گرنگترە وەکو باسمان کرد لە کاتی خۆی بکەیت کە کاتی وەقتەکەی وەقتە گرنگەکە بیکەی کە لە بیدایەتدا کە دەبینی کە پێویستە تو ئەو قسانە بکەی لە سەرەتا کە دەبینی خەڵکەکە دەڕوا لە پاش ئەوە کە بابرین چارێکێک پێچوو یان 20 دقە پێچوو کەواتە تو پێویستە کارەکانی خۆتدا ئەو شتانەی کە دەتەوێت بگەینە خەڵکەکەی دەبی لە سەرەتابی بۆ ئەوی بتوانی بەڕاستی کاریگەری خۆت هەبی کەواتە ڕێخستنی کار دەبتە هۆی ئەوەی کە ئینسان ئیشەکەی چیا بە خێراتر دەتوانی ئەنجامی بدە کە سوودەکانی چیا هەروەها توانایەکی کەمتریشی دەوێ هەروە وەقتێکی زیاتریشی لە بۆ دەگەڕێتەوە چونکە کارەکانی خۆی زۆر جوان ڕێخستە وەکو کەسێک کەکو ئافرەتێک ئەگەر بێت و قاپەکانی هەمووی تێکەڵ کرد و کاتێک لەسەر سفرە هەردەگیرێتەوە هەمووی تێکەڵ کرد و پەرداغەکانی جودا نەکرد و قاپەکانی جودا نەکرد و مراکەکانی جودا نەکرد و تەصنیفی نەکرد ئەو پێی دەڵێن ڕێخستن کە دوی تەصنیفی دەکەی لە پاش خاوینیان دەکەیەوە شیوەکان لە ناو دەینێ دەرێ قاپەکانی برنج لەسەر یەکدادن قاپەکانی مەرەگە لەسەر یەکدادن دوای مراکەکان لەگەر یەکدادن دوای پەرداغەکان لەگەر یەکدادن هەروەها قاپە گەورەکان و سەحنەکان لەگەر یەکدادن لە پاش و هەر یەک کاتێک دەیبێ مەطبەخ هەر یەکەیان لە شوێنی تایبەتی خۆیدان کاتێکیش دەشۆی بە تەرتیب دەیشۆی ئەوە پێی دەوترێت کاتێکی زۆر لە بۆ چێ دەگەڕێتەوە لە بۆ ئەو کەسەی کە هەری گرتیا لە بۆ ئەو کەسەی کە دەشوا و لە بۆ ئەو کەسەش کە قاپەکان لە شوێنی خۆیدا دەنێت ئەو بۆ هۆی بەڵام ئەگەر بێت و بە فەوزات تێکەر کە قاپە گسکەکان و گەورەکان و پەرداغ و مڵاکان و تێکەر بوو ئینجا مراکی دەشۆ ئەوەکەیجی دیر بەڵام کاتێک ئەگەر بێت و تەنها مراکان بدەست لێ ڕادێ هەروەها قاپەکانی مەرەگە دەست لێ ڕادێ هەرو ئەوە پێی دەرێن تەنظیمی منزلی بە هەمان شێوە ژیانی ئینسانیشدا کە پێویستی بەو تەنظیمە و بەو ڕێخستنێ لە هەموو کەسێکدا کە پێویستە بۆ ئەوی ژیانەکەی خۆی ڕێک بێخی بۆ ئەوی بتوانی کاریگەری هە لەسەر کۆمەڵگای هەبی هەروە پێشەنگێکی چاوی کە پێویستە ژیانی پێشەنگبوونەکەی چیا ژیانی ئەستێرەبوونەکەی بە شێوەیەکی جوان و بە شێوەیەکی ڕێکبێخی تاکو بتوانی پەیام و دید و ئامانجەکانی خۆی بگەین تا خەڵکی ئینشاءالله لە بەرنامەکانی تر باسی چەند خاڵێکی تریش دەکەین لەو خاڵانە کە کاریگەری بریتە لێ هاتووی کارژێڕی ئەویش یەکێکیان لەوانە کە بریتە چۆنیەتی دەبێت کەسێکی پێشەوە وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا.